ناو بازاڕی شاری سلێمانی هێشتا بەڕووکەش قەرەباڵغەکەی جارانی هەرماوە، بەڵام داتاکانی فەرمانگەی ئاماری ئەم شارە نیشانی دەدات ئەم خەڵکە زۆرە خەرجیان بە ڕادەیەکی زۆر کەمی کردووە بە بەراورد بە 2 ساڵ لەمەوبەر. ئەم وڵاتیە دانیشتووی شاری سلێمانیە و دوای لێکدانەوە حسابات دەڵێ خۆی و هاوسەرەکەی 10 ملیۆن دیناریان لای حکوومەتی هەرێمە، بەڵام بۆ کڕینی پێداویستی خۆراکی ڕۆژانەی خێزانەکەی 300,000 دیناری قەرز کردووە. لە سای 10 ملیۆن و 500,000 لە لای حکوومەتەوە ئێستا نزیکەی 300,000 قەرز کرد بۆ خەرجیەکانی خۆمان. شخصی خۆم لە سای 70 بۆ 60 کەم کردوێتەوە، چونکە بەشم ناکە، حەز ناکەم دەست لە کەس پانکەمەوە. بەر لە سەرەڵدانی قەیرانی دارایی مانگانە لە هەرێمی کوردستان 1,400,000 کەس موچیان لە حکوومەت وەردەگرت کە بڕەکەی دەگەیشتە 800 ملیۆن دۆلار لە مانگێکدا. لە سەرەتای هەموو مانگێکدا بازار بزاوت و جوڵەی زۆری تێدەکەوت، کەچی ئێستا نەک 800 ملیۆنەکە نەما بەڵکو سەری مانگی شون بوو، بۆیە ونبوونی ئەم دوانە لە بازاردا زۆر هەستی پێدەکرێت. جاران تقریبا با بڵێن لەوانەیە مشتری باتە هاوڵاتیە باتە بای 10,000 بکڕێ یا 12,000 بکڕێ، ئێستا بای 30,000 کڕێ. شتی هەرزانیە بێت شتێک کەژەیە ئەو مشتریانی ڕۆکەنە ئێمە و کوشتی بەیانەکای کڕن زۆری با بڵێن خەڵکی هەرێم نییە. بەپێی ئامارەکانی بەڕێوەبەراتی ئاماری سلێمانی کە کۆتایی ساڵی 2015 بڵاویان کردەوە، هاوڵاتیان لە ساڵی 2013ەوە تا ئێستا لە 30% خەرجەکانیان کەم کردوتەوە. ئەمە بێجگەلەوەی خەرجە ناپێویستەکانی وەک گۆڕینی کەلوپەلی ناوماڵ و سەفەرکردن و جلوبەرگ بەرەو نەمان چوون، چونکە بەو بڕەپارەی تا ئێستا پێیان بووە تەنها توانیویانە لە کڕینی خۆراک و لانی تەندروستیدا خەرجی بکەن. ئەم 2 ساڵە لە قەیرانی ئابووریان ئێمە ڕێژەی دانیشتوانمان گەشەکەی وەکو خۆیەتی ئەڕوات باشە، هیچ جیاوازێکی تیان نەکەوتۆ تا 2013. بواری ئابووری خێزانەکان ڕاستە لە 130 خەرجی خێزانەکان کەمی کردووە، بەڵام تەسیراتێکی وای نەکردووە لە بواری ئەو شتە گرنگانەی کە خێزان پێویستێتی. پێدەچێت سفرە و خوانەکان ئامارێکی باش بدەن بەدەستەوە، چونکە ئێرە بڕیار دەدات خێزانەکان چۆن و چی دەخۆن و قەیرانی دارایی بە چی شێوەیە کاریگەری لەسەر سفرە و خوانەکانیان داناوە. ئەگەر جاران ئەم سفرە و خوانە بای 10,000 دینار خواردنی لەسەر بوو بێ، ئەوە ئێستا بۆی قەیرانی داراییەوە بۆ 7,000 و کەمتریش کەم بۆتەوە. ئەوەت محمودیان ئارتی، سلێمانی.